بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی لەگەڵتانم لە نەخۆشخانەی شەهید تاهیر عەلی والیبەک لە سەرچنار کە نەخۆشخانەیەکی تایبەتە بە چارەسەرکردنی نەخۆشانی کۆڕۆنا. لەم بەرنمەیە لەگەڵ بەڕێز دکتۆر سامان فەیلی پزیشکی پایە بڵندی هەناوی، پزیشکێکی دڵسۆز و ماندوونەناس، پزیشکێکی چالاک لە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە سلێمانی. کاک دکتۆر بەخێربێ. زۆر سپاس دکتۆر گیان بۆ خۆت و بۆ بینەرانی عزیز و بۆ کەناڵی پێم. زۆر سپاس کاک دکتۆر. ئێمە بەدڵنیایەوە لە بەرەوەی قسەکەین و تا ڕادەیە دوورین لە سەرچاوەی نەخۆشەکانەوە، ماسک نابەستین بۆی بەرنامەکە بەڕێکپێکی زۆر باشە. ئەمانەوێ قسەیەک بکەین لەسەر دۆخی کۆڕۆنا لە ئێستادا لە سلێمانی و بەرزبوونەوەی ژمارەی توشبووان و مردووان بەداخە وەک پێشبینی دەکرا ژمارەکە بەرز بووەتەوە. سەرەتا با لەوەوە دەست پێ بکەم پێش ئەوەی بڕۆینە سەر مناقەشە زانستیەکە. دکتۆر سامان، ڕۆژانە نەخۆشی کۆڕۆنا زۆر دەبینێ، کەم دەبینێ، چەند دەبینی؟ ئەزمونت لەگەڵ ڕۆژانە چەند نەخۆشی کۆڕۆنایە هەیە؟ زۆر سپاس دکتۆر گیان. وەڵاهی بەنسبەت بۆ ئەم مەوزوعە ئێمە پێشبینیەکمان هەیە ئێستا و لەم دووە و دەڕۆین بەرەو پاییز و بەرەو زستان وەزعەکە خراپتر دەبێت وەکو پێشبینیەک، چونکە بەڕێزت وەکو دکتۆر ئەزانی لە کاتی سەرما و جەوەکە کەسار دەبێت مەناعەتی ئینسان و بەرگریت لەشی ئینسان کەمە بێتەوە. باشە لەبەر ئەوە معڕەزە بۆی ئەوە تووشی التهاباتی ڤایرۆسی و التهابی ڤایرۆسیەکە بە شکل عام زیاترە بێ، پەتای وەرزی بۆ نمنا زیاترە بێ. کۆڕۆنا هەروایە هەر ڤایرۆسە، باشە بۆیە پێشبینیەکمان هەیە زیاتر و دۆخەکە خراپتر دەبێت. لەوەی ئێستاش کە هەیە خراپتر ببێت؟ بەڵێ خراپتر دەبێت. شتێکی ترمان هەیە و کێشەیەکی ترمان هەیە نیشانەکانی کۆڕۆنا بە شکلی عام وەکو نیشانەکانی پەتای وەرزی وەکو نیشانەکانی ئینفلاوەنزا. کەستا ئەم دقەیە بە فەرمی و بە شێوەی با بڵێن دقیق ناتوانانی جا بکرێت لە بینی ئەوانە. تێگەلێم ناتوانانی تەنها بە نیشانە بە دڵنیایەوە جای بکەیتەوە. ناوەڵڵا ناتوانێت، چونکە ئێستا کۆڕۆنا بڵاو بۆتەوە هەر کەسێک نیشانەکانی پەتای وەرزی هەبێ ئەمە کۆڕۆنا هەتا وەکو ئیسبات بکرێ و فەحس بۆ بکرێ و بەپێی فەحسەکە دەرەکەوێت کە ئەمە کۆڕۆنەی نییە. یعنی هەر کەسێک نیشانەکانی پەتای وەرزی هەبێ ئەبێ حسابی ئەوە ناکات کە من پەتای وەرزیم هەیە، بە حسابی ئەوە وا دابنێ کۆڕۆنایەتی. بەزەبط بۆی ئەبێ فەحسی بۆی بکرێت لە لانی تیمی شارەزا سەردانی دکتۆری شارەزا بێ، دکتۆری باتنی، دکتۆری ئەوەی کە ئەزمموی هەیە لە کۆڕۆنا بۆ نمونە، بۆی ئەوە دڵنیابی کە ئایا کۆڕۆنەی هەیەیان کۆڕۆنەی نییە. وەکو بەڕێزت دەزانی ئەو فەحسە و دقیقترین فەحسە بۆ کۆڕۆنا فەحسی لوت بۆ نمونە. بەڵێ کاک دکتۆر، قسەش فەرمی زۆر باز لە پشکنینەکان دەکرێت. پێم وابێ لە سەبارەت بە پشکنینەکانی کۆڕۆنا تا ڕادێ هاوڵاتیان بە هەڵەیە ئاچن. هەندێک هەر لە سەرەتاوە بە پشکنینی هەر یەک ڕۆژە کۆنتاکتی هەبووە، بەرکەوتنی هەبووە لەگەڵ نەخۆشێکی توشبووی کۆڕۆنا. ڕاستە خۆ پشکنینی IgG و IgMەکە کە ڕەنگە ئەمە کاتی بوێ. ئەگەر ڕوونکردنەوەیکی کورد بدەیت لەسەر پشکنینەکانی کۆڕۆنا، هەرچەندە هەندێکیان کاری پزیشکە، پزیشک بە پشبەستن بە کلینیک بە نیشانەکانی نەخۆشەکە بینێ، بە پشبەستن بە هیستری نەخۆشەکە، مێژووی نەخۆشکە ئایا بەرکەوتی هەبوو یان نا. اینجا ئەتوانێت پشکنینێکی CBC و CRP و فێڕیتین و بۆ نمونە کۆمەڵە پشکنینێک بە ئەمانە کاری پزیشکە. تەشخیص تەنها بە پشکنین نییە، جەنابەت باشتر زانی. ئەبێ نەخۆشەکە ببینی فیزیکال ئێگزامینیشن بە هەمووی پێکەوە پزیشک قەرارەدا. بەڵام هێندەی دەتوانیت ڕوونکردنەوەیکی کورتمان بۆ بدەی لەسەر پشکنینەکان ئەو پشکنینانی بۆ کۆڕۆنایکەن هەمووەکو تەشخیصی هەمووەکو فۆلۆ ئەپ. بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارەکەت بەڕاستی زۆر گرنگە و زۆر هەستیارە. سەبارەت بە تەشخیصکردنی ئەم نەخۆشیە دکتۆر گیان ئێمە بە چەند شێوەیەک ئەتوانی تەشخیصی بکەین. دقیقترین و مهمترین فەحسی PCR لە لانی لوتەوە ئەکرێت. دووهەمین شت ئەشعەی تەنووری سەسنگ CT سکان. سێهەمین شت بەپێی نیشانەکانی نەخۆشەوە خۆیەتی. دوای ئەوە ئەتوانین فەحسی خوێنی بیکەم بۆ نەخۆشەکە بۆ نمونە CBC و CRP و ئەوان ما باقی ئەوەی کە ئیشی پزیشکی بەڕاستی. کاتەکە زۆر مهمە، کاتی فەحسەکە زۆر مهمە. خەڵک جاری وای بە غەڵەت تێگەشتون ئەوەی کە نەخۆشەکە بۆ نمونە یەکێک بەرکەوتنی هەبێ، دووهەم ڕۆژ دێ بۆ ئێرە داوا بکات فەحسی لوتی بۆ بکرێت. ئەم حاڵەتە زۆرە. ئەمە گومانەکەن توش بوو بن داوای پشکنینەکەن. بەزەبط ئەمە بەڕاستی سوودی نییە لە مەرحەلەیە، ناکرێت دووهەم ڕۆژ بەپێی بەرکەوتنەکە. بۆ نمونە بەپێی دۆژینەوە ئەوەی کە باسی ئەکرێت لە لانی بۆ نمونە ڕێکخراوی نەخۆشی گوازرەوەکانی ئەمریکی CDC، تو باشترین کاتە ئەوەیە کات بەلانی کەمەوە 3 ڕۆژ چاوەڕێ بکەیت دوای بەرکەوتنت لەگەڵ توشبوویەکی کۆڕۆنا. بەڵێ دوای بەرکەوتنەکە و بەڕاستی ئەسڵەن نەخۆشێک ئەگەر بەرکەوتنی هەبوو باشتر ئەوەیە فەحسی نەکات ئەگەر نیشانەکانی نەبوو، تەنها خۆی جاکاتەوە لە ماڵەوە بۆ ماوەی 14 ڕۆژ
ئەمە هەر ئەبدەیتە تا ئەم دقەیە چواردە ڕۆژ ئەگەر بەرکەوتنی هەبوو نیشانەکانی نەبوو باشە ئیتر ئەگەر نەخۆشەکە بۆ نمونان ئەو کەسە کە بەرکەوتنی هەبوو بۆ نمونە دەوامی هەیە و ناتوانانی ئێوێ بە مەزبوطی بزانێ بۆ نمونە یان بۆ نمونە کەسێک بە تەمەنی هەیە لە ماڵەوە نایوێ بۆ نمونە خۆی توش بۆ و نازانی و تووشیانەکات دەوروبەری ئەتوانی فەحسی بکات بەڵام باشترین کاتەوەی سێ ڕۆ چاوەڕێ بکات خۆجی ئاکاتەوە خۆی کەرەنتینە کاتۆ لە ماڵەوە ئەو کاتە چ پشکنینە بکە ئەو کاتە پشکنینی پیسیاری بۆ ئەکرێت پشکنینی لوتەکە بکات پشکنینی لوتەکە بۆی ئەوە بە ئاسانی ڕوونکەمەوە مۆزوعەکە چییە؟ ڤایرۆس کە چێتە ناو لەشی ئینسان خۆی عادەتەکە زیاتر دەبێت بە شەو ڕۆژ لەوە ئەچی ئەگاتە 10 میلیۆن بۆ نمونە تێگەلێم باشترین کاتە ئەوەی چاوەڕێ بکە دووسێ ڕۆژ بۆ ئەو عادەتەکە کافی بێ تشخیص بکرێت لە لانی فەحسی لوتەوە لە بیرمان نەچێ ئەم فەحسی لوتە دقەتی هەیە لە بینی لە 130 هەتاوکو لە 170 یعنی ئەگەری هەیە هەتاوکو لە 170 نەتیجەکەی غەڵەت دەرەچێت پێ ئەڵێن فۆلس نەگەتیڤ یعنی نەخۆشەکە توش بووە بەڵام نیشانەکانی نییە و فەحسەکەڵێ نیەتی تێگەلێم بۆیە پشکنینی ریل تایم PCR-ەکەش کە پشکنینی لوتە بەوە ناسراوە لەنێو هاوڵاتی ئەمەش کە دقیقترین پشکنینی کۆڕۆنایە بۆ ئەوەی لەو کاتەیە کەسێکی توش بوو دەستنیشان بکە هێشتا ڕێژەی هەڵی هەیە بزەبت ئەمە پێ ئەڵێن فۆس نەگەتیڤ بەڵام ئەم فەحسە ئەگەر بەپێی فەحسەکەت پۆزیتیڤ دەرچوویت مەجای مناقەشە نییە لە 100% توش بوویت یعنی نەتیجەکە ئەگەر پۆزیتیڤ بوو واتە لە 100% توش بوویت بەڵام ئەگەر نێگەتیڤ بوو ئەگەری هەیە تاوەکو لە 170 پشکنینی غەڵەتی هەیە بۆیە هەر کەسێک بەرکەوتنی هەبوو فەحسی لوتی بۆ کراوە بۆ نمونە ئەوەش دەرکەوت کە نەگەتیڤە باشترین ئەوەیە کە خۆی کەرنتین کات بۆ ماوەی 14 ڕۆژ باشە دێنە لەسەر دوهەمین شت دوهەمین فەحسە سیتیسکان سیتیسکان وەکو بە ڕێزت ئەزانی ئەشعەی تەنووری ئەمە تیشکی ڕێژەی تیشکی زۆرە لە چاوی ئەشعەی ئاسایی سنگ ئەمەش خۆی گاڵتە نییە شتی مۆزوعەکە ئاسانیە یعنی تۆ ئەگەری بۆ نمونە شێرپەنجەی سیاکانت خۆ زیاکەیت بەو ئەشعە بەرکەوتنی ئەم ئەشعە بۆیە وەکو هەموو فەحس یان وەکو دەرمان و جەنابەت وەکو پزیشک ئەزانی ئێمە شتیمان هەیە پێ ئەڵێن ڕسک و بێنێفیت یعنی مەترسیدار و سوودمەندی ئەو شتە ئەم فەحسیان ئەم دەرمانە بۆ سیتیسکان بۆ نمونە ئەشعەی ساسنگ ئەشعەی تەنووری باشتر ئەوەیە دکتۆرەکە خۆی بریار بدات لەسەر ئەم مۆزوعە ئەو پزیشکی نەخۆشەکە بزەبت نابێ ناکرێت نەخۆشەکە ئیسا بەداخەوە خۆم بە چاوی خۆم ڕۆژانە وا دەبینم نەخۆشەکە بەرکەوتنی دوێنێ بەرکەوتنی بوو دووهەم ڕۆژ و سیتیسکانی کردووە سوودیش نییە تەنانەت ئەگەر کۆڕۆناشی گرت بێ سیتیسکان پاک دەرەچێت بزەبت تا ئەم دقەیە چەند نەخۆشیێکمان هەیە بە نەخۆشی کۆرۆنا و کۆڤید 19 پاس بووە ئەمری خوای کردووە باشە کەچی یەکەم سیتیسکان پاک بووە سوودیش نییە اینجا ئێمە لەواچێ لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی عیلاج پێویستمان پێبێ ئەمە گوناحە تۆ نەخۆشیەکە دوو جاریان سێ جار معرەز بەرکەوتنی بە بەرتیشکەکە زیاترە بێ لەبەر ئەوە یەکەم جار سوودی نەبوو بۆیە ئەبێ ئەم بریارە پزیشکەکە خۆی بدات تەک نەخۆشەکە سێهەمیشت دێنە سەر فەحسی ئیلایزە و IgG و IgM وەکو بەڕێزت دەزانی ئێمە دەمێک داوای ئەم فەحسەمان کردووە من باسی ئەوە جەنابەت ئەگەداریت 4 مانگ لەموو پێش اینجا هێناومانە بۆ سلێمانی و بەکار هێناوە یەکەم شت ئەم فەحسە سوودی چییە؟ ئەم فەحسە بە تایبەت دروست کراوە بۆی ئەوە یەکێک بۆ نمونە بەرکەوتنی هەبوو نیشانەکانی ئێمە پێ ئەڵێن نانسپەسیفیک واتە لەگەڵ کۆرۆنا ناگونجێ یعنی لە 100% لە کۆرۆنا ناگونجێ مەرج نییە کۆرۆنەی هەیبێت تێگەلێم فترەیەک بەسەری تێپەڕیوە ئێوە بزانی پێشووتر تووشی بووە یان نا باشە بەچی فەحسێک تەنها بەو فەحسە ئیلایزە IgG IgM ئەوە دەریەخات کە پێشووتر تووشی بووە یان نا پێشووتر توش بۆ مەناعەتی بۆی دروست بووە یان نا پێم وابێ کاک دکتۆر ئەو پشکنینە ئێستا لە نەخۆشخانە ئەهلیەکانیش ئەنجامەدرێ بەڵێ هەمان پشکنینەوە بزەبت هەمان پشکنینە ئەوەی کە پێوترێت ئیلایزە IgG IgM for SARS-CoV تایپ 2 زۆر باشە کاک زۆر با لەسەر ئەم پشکنینە بوەستین ئەم پشکنینەی ئێستا باست کرد کە هێناوتانەتە سلێمانی و من ئاگادار بووم کە داواتانە کرد و باستانە کرد ئەم پشکنینە کە دەری دەخات ئایا نەخۆشەکە بەرگری پەیدا کردووە دژی کۆڕۆنا یاخودنا کاتی پێویستە بەڵێ طبعا ئێمە ئێستا من بازموونی خۆشم کە ڕۆژانە نەخۆش ئەبینم بەشێک لەو نەخۆشانەی کە دێن بۆ لای من کە دوو ڕۆژە نیشانەی پەتایان هەیە ئەو پشکنینەیان پێەیە نەک لای من لای کەسانی دیکەش ئەچنە نەخۆشخانە ئەهلیەکان بەبێ بینینی پزیشک داوای پشکنینی کۆڕۆنا ئاکەن لەوێش چی هەیە IgG و IgM هەیە ئەمە ئاکەن ئایا ئەمە ئەگەر تەنانەت کۆڕۆناشم بێ من لە دووهەم ڕۆژ لە چوارەم ڕۆژ ئەم پشکنینەم پۆزتیڤ دەرەچێ بەڵێ ئەمە زۆر سپاس بۆ ئەو پرسیارە بەڕاستی زۆر گرنگە و زۆر مهمە لەبەر دووشتە یەکەم شت بۆ تێچوونی خەڵک
تێگەلێم ئەمە تەنها ئەگەر لە کاتی نەگونجاو کرابێ تێچووی هەیە ئەرێ وەڵڵا لە کاتی نەگونجابێ ئەمە بەڕاستی گوناحە تێگەلێم بەحسەکەیسا لە دەرەوە بە 35,000 پێم وابێ ئەکرێ وەکو من ئاگادارم تێگەلێم بۆی ئەبێ لە کاتێکی گونجاو بکرێت باشە ئەم فەحسا وەکو فەحسی ڕەپت تێست ئەوەی کتە بچکۆلەکان تقریبا هەمان میکانزمیان هەیە باشترین کاتە بۆ ئەم فەحسا بەلایانی کەمەوە 20 بۆ 20 ڕۆژ بەسەر نەخۆشەکە تێ ئەپەڕێنێ ئەگەر نیشانەکانی هەبوویان نەبوو یعنی حسابی ئەوە بکە لە یەکەم ڕۆژی نیشانەکانی نەخۆشەکە کە دەرکەوت یان یەکەم ڕۆژی بەرکەوتن بۆ نمونە تێگەشتین بەلانی کەمەوە خۆم بەپێی ئەکسپریەنسی خۆمەوە من پێتەڵێمەوە تا ئەم دەقەیە بۆ کەس و کاری خۆمەوە تەنانەت بۆ خزمی خۆمەوە بۆ هەموو نەخۆشەکانی خۆمەوە ئەوەی کە لێرە ئەیان بینم بۆ نمونە کە ئەیانێرم بۆ ئەوێ بۆ فەحسەکە دوای 22 ڕۆژ کەستا ئەم دەقەیە نەگەتیڤ دەرنەچووە هەمووی پۆزتیڤە ئەمە ئەساسی علمی هەیە جگە لە ئەزمون ئەساسی علمیەکە چییە بەڵێن زۆربەی ناڵێم هەمووی زۆربەی نەخۆشەکان کە تووشی کۆرۆنە ئەبن ئایجی ئەمەکە لە ڕۆژی چواردە ئەوە دەرەچێت بە پێی فەحسەکە باشە بەڵام ئایجیجی لە ڕۆژی 19 بەرەو دواوە دەرەچێت تێگەلێم بۆیە کاتێوێ طبعاً خۆت ئەزانی وەکو پزیشک کە ئەڵێن ڕۆژی چواردە نەک بۆ هەموو نەخۆش فەرق و جیازی هەیە کۆرسەکە لە هەندێک نەخۆش بزەبت اینجا ئەمە سوودی چییە دکتۆر گیان ئەم فەحسە شتێکی تر زۆر مهمی هەیە لەسەر مۆزوعێک ئەوەی کە ئەم ڕۆژانە باسیەکرێت مۆزوع ریئینفەکشنە بۆ نمونە یەک فەحسی کردووە دوای لە ڕۆژ هینا لە ڕۆژی 22 بۆ نمونە ئەوەی کە یەکەم نیشانەکانی دەرکەوت با بڵێن فەحسەکە نەگەتیڤ دەرچووە تێگەلێم باشتر ئەوێ ئەگەر چاوەری ئەکرد بۆ نمونە هەفتەیەکی تر ئەم فەحسە دووبارە بۆ ئەکرێت ئەگەر وا بوو دکتۆر گیان واتە مەناعەتی بۆی دروست نەبووە واتە چییە واتە ئەگەری ریئینفەکشنی هەیە تێگەلێم ئەگەر بەرکەوتنی هەبوو یعنی ئەبێ خۆ بپارێزێ بە کورت و کوردی زۆر باشە کاک زۆر لێرەوە بە پەیامێک بە هاوڵاتیانی خۆشەویست بگەنم خۆشەویستان ئەوەی دکتۆر سامان باسی لێوە دەکا باز لەو پشکنینەی کۆڕۆنا دەکەین کە بە خوێن دەکرێت لە ناو هاوڵاتیاندا بەم شێوەیە نووسراوە لە نەخۆشخانە ئەهلیەکان لە جێگا ئەهلیەکان نرخەکەی لە 25ەوە بۆ 35,000 بۆ ئەوەی بە تەواوی ڕوون بێلاتان ئەم پشکنینە پێویستی بەکاتە ئەگەر من تووشی کۆڕۆنا ببم ڕۆژی دووهەم ڕۆژی چوارەم تەنانەت تا ڕۆژی دەهەم پێویست ناکە ئەم پشکنینە بکەم چونکە ئەم پشکنینە واتە دروستبوونی ئەنتیبەدی دژەتن دژی کۆڕۆنا دکتۆر سامان ئەڵێ باشترین کات بەپێی ئەزمموی خۆی و بەپێی بنەما زانستیەکان لە دوای 20 ڕۆژ 22 ڕۆژەوەیە کاتێک من بۆ نمونە نیشانی کۆڕۆنام لێ دەرەکەوێت یا پەتا دوای 22 ڕۆژ پێویستە ئەو پشکنینی خوێنە بکەم ئەنجا ڕاستم بۆ دەرەچێ ئەو کاتە دەتوانم بڵێم پشکنینەکە کاتی خۆی بووە دکتۆر سامان ئەڵێ ئەو نەخۆشانەی کە ئەم پشکنینە ئەنجامەدەن ئەوانەی کە بەڕاستی کۆڕۆنایان گرتووە بەڵام پشکنینەکان پاک دەرەچێ دوای هەفتەیەک دووبارەیە کاتەوە دوای 22 ڕۆژەکە بڵین دوای هەفتەیەک بە هەمان شێوە پاک دەرەچێ بەڵام کۆڕۆنایەتی مانای ئەوەیە ئەم نەخۆش ئەمە مانای ئەوە ناگەێنێ بە تەنها نەخۆشەکە کۆڕۆنای نییە مانای ئەوەی ئەگونجێ نەخۆشەکە کۆڕۆنای هەبوو بێ بەڵام بەرگری بۆ دروست نەبوو بێ ئەمە مانای چییە مانای ئەوەیە ئەم نەخۆشانەی کە بەرگریان بۆ دروست نابێ و پشکنینەکەیان پاک دەرەچێ IgG و IgM ئەگەری دووبارە توشبوونەوەیان بە کۆڕۆنا زیاتر وەک لە کەسانی دیکە ڕینفێکشن دووبارە توشبوونەوەی کۆڕۆنا لەبەرەوەی بەرگریان بۆ دروست نەبووە دکتۆر سامان دەگەڕێمەوە لای جەنابەت عفوم کە دکتۆر گیان بەڵێ شتێکی تر زۆر گرنگە لە مۆزوع هەر ئەمەوێ باسی بکەم بۆ جەنابەت بۆی ئەوە تەواو بێ و ڕوون بێ بۆ بنێرانی عەزیز CDC ئەوەی ڕێکخراوی نەخۆشی گوازرەوەکانی ئەمریکی باسی ئەوەی کرد ئێستا خۆتەزانی بۆنی هەیە لەسەر ئەم مۆزوع باسیەکرێت ئەگەری دووبارە بوونەوەی ئینفەکشن و ڕیئینفەکشن زۆر باشەوەیەک بلو پرسیارانی کە نیازم بوو لە جەنابەتی بەڵێ عفوم کە ئەمە یەکشتی بۆی ئەوە ڕوون بێ لەسەر ئەم مۆزوع هەر کەسێک تووشە بێ تووشی کۆڕۆنە دەبێ بۆ نمونە تر دوای ئەوە چاکە بێ باشە IgM بۆی دروست بووە باشە بۆ نمونە ئەگەر فەحسی لوتی بۆ کراوە دوای ئەوە فەحسەکە هەر پۆزتیڤ دەرچووە تا 3 مانگ باشە ئەمە ئەگەری توشبوونەوەی دیسان توشبوونەوەی نییە بۆی ئەوە ڕوون بێ باشە ئەو کەسانی کە چی کاک دکتۆر من ئێستا من پێتەڵێم بۆی ئەوە مۆزوعەکە هەمووی بە کاملی ڕوون بێ ئێمە باسی ئەوە دەکەین بۆ نمونە ئێستا نەخۆشێک ئەو کەسانی ماوەیەکی زیاتر ڤایرۆسەکە لە لوتیان دەمێن بەزەبت ئێستا بۆی هەموو مۆزوعەکە ڕوون بێ بۆ نمونە ئەمەوێ ئەوە باسی کەم بۆ جەنابەت یەکێک تووشی کۆڕۆنە بووە بۆ نمونە ئێستا فەحسی لوتی بۆ کراوە فەحسەکە پۆزتیڤ دەرچووە نیشانەکانی هەبووە نیشانەکانی سووک بووە واتە مایڵد کەیس بوو کەیسەکە بۆ چاکبوونەوەی مەرحەلەی چاکبوونەوەی پێویستی بە PCR ناکات
پێویست ناکە بۆی بکرێت فحسی لوتی دیسان بۆی بکرێت چونکە بە هێواشی گرتوێتی بەزەبت نەخۆشەکە بێ خۆی کەرنتیم کات بۆ ماوەی 10 ڕۆژ بە مەرجێک ئەخی ڕۆژ تای نەبێ بێ پاراستۆڵ ئەگەر ئەو مەرجانەی گونجا بوو بۆ ئەو نەخۆشە پێویست ناکە دووبارە فحسی لوتەکە بۆ بکرێت نەخۆشەکە ترسی نییە ئەوەی دەوروبەری تووشیان بکات و ئەتوانی ژیانی خۆی بە ئاسایی هینەکە بژیت و ئەچێتە دە ڕۆژ دوای نەمانی تا بەبێ وەرگرتنی دەرمان لە یەکەم ڕۆژ حسابی ئەوە بکات لە یەکەم ڕۆژ کە نیشانەکانی دەرچوە نیشانەکانی نەخۆشی کۆرۆنا 10 ڕۆژ حسابی یەکەیت بە مەرجێک لە ڕۆژی نەوەم تای نەبێ لە ڕۆژی نەوەمەوە تای نەما بێ بێ پاراستۆڵ باشە لە ڕۆژی دەیەم کە تەواوی کرد ڕۆژی 11 ئەتوانی ژیانی خۆی ئاسایی بێ ئەوتوانی بچێتە بۆ ئیشکاری گواستنەوەی ڤایرۆسەکەی نییە ئەوانەی بە هێواشی گرن دوای دە ڕۆژەوە بەڵام ئەوەی کە بە قورسی وەریەگری بۆ نمونە بەپێی سیدیسەکە باسی ئەوەی کرد تا 20 ڕۆژ 21 ڕۆژ و لەوە ئەچێ زیاتر بێ ئەو کاتە ئەمە دکتۆر خۆی پریاری دەدات لەسەر ئەم مۆزوعە ئیتر ئەبێ خۆی کەرنتینی بکات ئیتر ئەگەر نیشانەکانی نەما من ئەڵێم کە نیشانەکانی نەما بە کاملی نیشانەکانی ناڕوا دکتۆر گیان هەر ئەمنیێتەوە ئێمە بە تایبەت باسی تا دەکەین تا مهمترین نیشانەکانی لە کۆرۆنا تا یعنی چییە بە کورت و کوردی تا یعنی شەر دەست پێ کرد لە بینی بەرگری لەشی ئینسان و ڤایرۆسەکە هەر کاتێک تا نیشانەیە بۆ دروستبوونی جەنگێک لە نێوان بەزەبت بەرگری نەخۆشەکە و ڤایرۆسەکە بەزەبت دکتۆر گیان هەر کاتێک تا نەما بێ واتە بەرگری لەشی ئینسان کۆنتترۆلی کرد ڤایرۆسەکە تەختی کرد تێگەلێن لەبەر ئەوێ ئەگەری بڵاوبوونەوە و ڤایرۆسەکە نەما بەڵام ئەو کاتە بۆ نمونە نەخۆشەکە لەگەڵ تا چی هەبوو بۆ نمونە کەم هێزی هەیە ماسوولکەکانی ئێشێ کۆکەی هەبێ ئەمە عادەتەن کاتێوێ زۆری ئەخاین جاری وە ئەگاتە 3 مانگ جاری وە ئەگاتە 6 مانگ بۆ نمونە لەمانی بۆنی هینە بۆنکردن و هەستکردن تامکردن ئەفونکە ئەمە جاری وایە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ جاری وایە بە پێی ستادی تۆژنەوە ئەڵێ تا 6 مانگ هەنێکیانە هەنی تۆژنەوە باسیەوە دەکات ئەڵێ پێرمننتلی یعنی هەموو ژیانی خۆی هەستی بۆنکردن بۆ نمونە نامێنێ هەرچێنێک تا ئەم دقیقە وام نەدیوە زۆربەی ئەو کەسانە کە بۆن هەستی بۆنکردنیان نامێنێ بۆ مای هەفتەیەکیان 10 ڕۆژ بۆ نمونە بۆیان ئەگەڕێتەوە تێگەلێن بۆیە باسی ئەوم کرد کە بەرگری بۆی دروست بووە دژەتەنی بۆی دروست بووە بە پێی ئایجی و ئایجیان بۆ نمونە بە سوتفەیەک با بڵێ نەخۆشەکە چوو فحسی لوتی بۆ کراوە فحسەکە پۆزتیڤ دەرچووە تێگەلێم بۆ نمونە دوای 2 هەفتە ئەو نەخۆشە بە ئاسانی گرتووە با بڵێن تێگەلێم واتە نییە کە ئەم نەخۆشە هێشتا ڤایرۆسی هەیە لە ناو لەشێتی و دەوروبەری تووشیانەکات ناشتوانە چونکە CDC باسی ئەوەی کرد ڕێکخراوی نەخۆشی گوازرەوەکانی ئەمریکی باسی ئەوەی کرد کەیسێک لە کۆریا تۆمار کراوە تا 3 مانگ ڤایرۆسەکە هەر هەی بوو ئەم فحسە PCR بە کورت و کوردی دکتۆر بۆ هەموو مۆزوعەکە ڕوون بێ ئەتوانی پێت بەڵێ ئەگەر مادەی جینی مادەی جەنێتیک هی ڤایرۆسەکە RNA ڤایرۆسەکە ماوەیان بەڵام ناتوانانی بریار بدات ئەگەر ڤایرۆسەکە بەڵام ناتوانانی بڵێ ئەگەر ڤایرۆسەکە میردووە یان زیندووە باشە ئەو بریارە بە چی بریار دەدەین ڤایرۆسەکە مردووە یان زیندووە ئەگەر وەکو فحس با بڵێن تەنها بە ڤایرال کەلچەر لە هیچ شوێنێک ناکرێ و منش ئەکرا تەنها لە مختبەر ئەکرێت چونکە زۆر خەتەرە ئەم فحسە تەنها بۆ ئیشی تۆژینەوە ئەکرێ ئەم فحسە ئێمە چی بکەین بۆی ئەوە بزانین ڤایرۆسەکە مردووە یان زیندووە هێشتا بەپێی نیشانەکانی نەخۆش بە تایبەت تا نەمانی تا زۆر جوانە واتە نەخۆشەکە بە سووکی گرتووە تێگەلێم لەشی نەخۆشەکە هینە مەناعەتی جسمی ئینسان کۆنتترۆل کردەوە تەختی کردووە و ئەگەری ئەوەی دەوروبەری تووشیانە کات نەماوە بە کورت و کوردی دکتۆر ئەتە لەو کاتی ئەگەری گواستنەوەی نەماوە بەزەبت زۆر باشە کاک دوسۆر ئەمە سەبارەت تا ڕادێکی باش باسمان لە دەستنیشانکردن کرد و باسمان لەو پشکنینانە کرد کاک زۆر هەندێکی دیکە لە نەخۆشەکان دوایەوەی کە گومانەکەن تووشی کۆڕۆنا بوو بن ئەچن پشکنینی CRP و CBC ئەکەن من دەزانم ئەمە بەکار دێت بۆ ئەوەی ئەو نەخۆشانی کە توش بوون واتە ئۆڵڕێدی کۆنفێرم بۆ کە توش بوون بەڵام وەکو متابعە وەکو فۆلۆ ئەپ بزانی CRP بەرزە ئەمە و هەندێک جای ڕەنگە لەگەڵ کلینیکەڵی پزیشکە بتوانین دەستنیشانی بکە بەڵام ئایا ئەمە دروستە هەر کەسێک گومانەکە توش بوو بێچێ پشکنینێکی CRP ئەکە یا CBC ئەگەر CBC و CRP-ەکەی ئاسایی بوو ئیتر بڵێ تووشی کۆڕۆنا نەبووم بەڵێ دەستخۆش دکتۆر گیان بۆ ئەم پرسیارە جوانە بەڕاستی ئەمەش هەر وەکو مۆزوعی ئەشعەی تەنووری سەرسنگ بەڕاستی وەکو هەر مۆزوعی فەحسی پشکنینی کۆرۆنا ئەمە یەکێک ئەگەر لە خۆیەوە بچێ بۆ خەستەخانە و داوای ئەم فەحسە بکات تێگەلێم ئەمە تەنها جاری وایە تێچوونی بێمەعنا بەڕاستی ئەبێ دکتۆر یان پزیشکەکە خۆی
بریار بدات لە چ کاتێک ئەو فەحسە ئەبێ بکرێ بۆ نەخۆشەکە تێگەلێم خۆت ئەزانی وەکو جەنابەت دەزانی CRP ئەو فەحسە تایبەت بە ئیلتیهاباتەوە نەخۆشەکە سیری ئەکتیڤ پرۆتینەوەتە نەخۆشەکە یان ئینسان ئیلتیهاباتی هەیە طبعا ئەمە عادەتەن ئەم CRP لەگەڵ ئیلتیهابی بەکتری بەرزە بێتەوە بەس لەم حاڵەتی کۆرۆنا ئەمە فەرق و جیاوازی هەیە بۆمان دەرکەوت کە CRP و لەگەڵ کۆرۆنەش بەرزە بێتەوە بەڵام لە چه حاڵەتێک یعنی تۆ معقول نییە بەرکەوتنی هەبوو دووهەم ڕۆژ ئەچێ CBC و CRP بۆ بکرێت کە بەمەرجێک نە تات هەیە نە هیچ نیشانەکانت هەیە هیچ عیبت نییە مەناسەوت نییە ئۆکسیژنەکە و باشە ئەمە ناکرێ بەم شێوە ئەبێ دکتۆرەکە خۆی بریار بدات کەواتە کاک دکتۆر سامان فەیلی ئێستا کەواتە کە ئێمە دەڵێن لە خۆیانەوە نەڕۆن کەواتە پێشنیارە چێ بۆ هاوڵاتیان من هاوڵاتیەکەم بەرکەوتم هەیە نەخێر من هاوڵاتیەکەم کۆمەڵە نیشانم هەیە گومانەکەم کۆڕۆنا بێت کەواتە من چی بکەم لە شێوە دەست پێ بکەم باشترین شت بۆ من چییە زۆر باشە گریمان بەرکەوتنی هەبوو بڵێ یەکەم شت یەکەم مانگا بێ چێتە ماڵەوە خۆت کارنتینی بکەیت باشە بزان لە ماڵەوە ئەگەر نیشانەکان بۆی دروست بووە تاکە بەرز بووە بۆ نمونا تووشی تابووی تووشی کۆکە پژمین بووی لەگەڵەیە بۆ نمونا سکچوون زۆر مهمە وەکو نیشانەکانی کۆرۆنا جاریوا خەڵک لێ نازانن یعنی ڕەبتی بەوە ناکەن بەڵام زۆر مهمە بەڕاستی بۆ نمونا نەمانی هەستی بۆنکردن تامکردن ئەو کاتە ئەبێ سەردانی پزیشکی بکات پزیشکەکە خۆی بریار بدات نێکس ستێپ چییە هەنگاوی دووەم چییە فەحسی بۆ ئەکات کەواتە باشترین ڕێگا وەک باست کرد سەردانیکردنی پزیشکەکە بەزەبت پزیشکەکە بڕیاری بۆ بدە ئایا ئەشعتەنووری پێویستە ئایا پشکنینی پێویستە بەزەبت خۆی بریاری دەدا چی پێویستە و لەم مەرحەلەی بەرکەوتن ئێمە سەرەتای ڤایرۆسەکە ئێمە چی بکەین وەکو علاج باشترین علاجە ئەوەی بەرگری لەش ئینسان زیاکەین لەبەر ئەوەیە باشترین شت ئەوەیە ڤیتامین C بەکاربێنێ ڤیتامین D بەکاربێنێ لەگەڵ زینکەوە باشە ئەگەر خەویش خراپ بوو بۆ نمونە خەویش لێ ناکەوێت بۆ نمونە تێگەلێم میلاتۆنین ئەتوانی بەکاربێنێ 5 میلیگرام هەتاوکو 10 میلیگرام بۆ نمونە بەڵام ئەمە زۆر مهمە ئەمە لەسەر ئەم مۆزۆ ڤیتامین چەندین شتێک باسیەکەم بۆی ئەوە ڕوون بێ لای خەڵکەوە بۆ نمونە زینک هەنی مزاعفاتی هەیە جاری وایە ڕشانەوەیکە جاری وایە خۆی سکچوونێکە جاری وایە دڵتێکچوونێکە مەعیدەی پێوەیە تێکەچێ ئەمە قورسە زینکەکە ئەبێ خەڵک بزانن لە مۆزوعە دووهەمین شت بۆ نمونە سەر مۆزوع ڤیتامین C ئەبێ دۆزەکە کەم بکرێت نەخۆشەکە بۆ نمونە کێشەی گورچیلەی هەبوو فول دۆز نابێ وهەرەگری لەم حاڵەتە بە کورت و کوردی ئەگەر ئینسان ساق و سەلیم بوو هیچ کێشەی نەبوو ئەتوانی ڤیتامین C و ڤیتامین D و لەگەڵ زینکەکە بەکاربێنی بەڵام ئێمە پێڵێن ئەگەر کۆرمۆربیدیتی هەبوو لەگەڵەیە بۆ نمونە نەخۆشەکە تەمەنی هەبوو نەخۆشی دیکەی لەگەڵ بوو بەزەبت بۆ نمونە زەختی هەیە شەکرەی هەیە تەمەنی هەیە پێش ئەوەی دەست پێ بکات بە عیلاج لەو مەرحەلەیە هەر باشترین ئەوەی دکتۆرەکە سەردانی بکات بۆی ئەوە دکتۆرەکە ڕێنمایی پێی بڵێ دکتۆر جان ئیتر گریمان ئەوە بەکارهێناوە لە ماڵەوە هیچ نیشانەکانی نەبوو یان شتی بە سووکی گرتووە بۆ نمونە ئەتوانی خۆی کارنتین کات لە ماڵەوە تا ماوەی دەڕۆژ بەمەرجێک ئەوەی کە باسمانە کرد کە تای نەبێ لە ڕۆژمە بێ پاراستەوەڵ کە دە ڕۆژەکە تاوای کرد ئەتوانی هینشە بچێتە دەرەوە تێکەڵی خەڵک بێ هیچ کێشەمانیە لەگەڵەیە بەنسبەت بۆ زۆر باشە کاک زۆر پێش ئەوەی ئەمەوێت لێت بپرسم ئایا دوای نەخۆشە سادەکان ناوانی کە لە ماڵەوەک باست کرد کۆمەڵە دەرمانی ئاساییانە درێتێ بۆ خەوەکەی بۆ ئازارەکەی ڕەنگە پاراسۆلێک وەربگریا بۆ تاکەی و لەگەڵ ڤایتامینەکان بەڵام ئەوەی گرنگە بەلامەوە لێت بپرسم ئایا پرۆتۆکۆڵی چارەسەری نەخۆشانی کۆڕۆنا لە دوای داغڵبوون بۆ ئەدمیتت کەیسەکان بۆ نەخۆشانی کە دوایەوەی داغڵیانەکەن لە نەخۆشخانە ئێوە و پزیشکە بەڕێزەکانی دیکە کە سەرپەرشتی چارەسەریانەکەن ئەم پرۆتۆکۆڵە چییە لە چیەوە سەرچاوی گرتووە و ئایا پشت بە پرۆتۆکۆڵە زانستی عالەمیەکانە بەسن ئەزمموی خۆتانی تێکەڵەکەن بەڵام پاش ناوبڕێکی کورد خۆشەویستان ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین دەرمانخانە بە باشترین جۆرەکانی دەرمان تاقیگە بە پێشکەوتوترین ئامێرەکانی سەردەم نەشتەرگەری هەموو جۆرە نەشتەرگەریەکی تیادا ئەنجام دەدرێت هۆڵی لەدایک بوون بەشی چاودێری ورد سنتەری ددان و جوانکاری ددان سنتەری پێست و جوانکاری هەموو جۆرە کارێکی پێست و جوانکاری تیادا ئەنجام دەدرێت سنتەری تیشک و سۆنار ئێکسڕەی سیتی سکان مامۆگرافی MRI یەکەی نەبەکەم بۆ منداڵانی تازە لەدایک بوو
بەشی چارەسەری سروشتی تایبەت بە دووبارە ڕاهێنانەوەی نەخۆش. کلینکی ڕاوێژکاری زیاتر لە 25 کلینکی ڕاوێژکاری بۆ هەموو پسپۆڕیەکان. قاوشی گەورە ساڵان بۆ ئەو نەخۆشانی پێویستیان بە مانەوە هەیە. قاوشی منداڵان بۆ منداڵانی نەخۆش و حاڵەتە کتوپڕەکان. بەشی هەناوبینی سوورێنچێک، گەدا، دوانزەگرێ و سیەکان. تاقیگەی خانە و شانەزانی بۆ پشکنینی ئەو پارچە وەرگیراوانەی لە نەشتەرگەری وەردەگیرێن. ژووری یاری منداڵان، چێشتخانە و کافتریا. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. پێش ئەوەی بڕۆین لەسەر ئەم مۆزوعە شتێکی تر زۆر مهم هەیە ئەوەی کە با بەڵێن خەڵک تووشە بێ جار ئینسان تووشە بێ وەتە چێ خۆتەزانێ ئەچێتە ناو کۆڵانەکە یان ئەچێتە یەکێک تەلەفۆنی بۆکە کە سوکاری دڵسۆز پێڵەکە کە ئەو عیلاجە ئەو شتانە بەکاربێنەکە کەسیان زۆر نییە بەداخەوە لای خۆمان هەروە ڕووی دەدات. شتی زۆر مهم هەیە لەسەر مۆزوع مۆزوعی ئەنتیبایۆتیک باشە یەکێک بە سووکی توش بۆ نەمونە پێویست ناکە ئەنتیبایۆتیک وەکو ئەزیترۆمایسین لیڤۆفلۆکساسین ئەو شتانە بەکاربێنێت یان سفتراکسۆن ئەمە بەڕاستی گوناحە لە ڕووی علمیە و ئەمە گوناحە لەبەر چی شتێک وەکو بەڕێزت ئەزانی ئەمە ئیتیابی ڤایرۆسی بەڵام ئەو دەرمانانە لەسەر بەکتریا ئیشەکات. هەنی تۆژنەوەیکی هەبوو پێشتر لەسەر مۆزوعی ئەزیترۆمایسین مۆزوعێکی جیابوو ئەویان بەڵێ وتیان بەحساب ئەنتیڤایرەل ئەکتیڤیتیە لەسەر ڤایرۆس ئیشەکات کە ئێستا بەڕاستی یعنی شتی بە قووەت نەبوو ئەم ستادیکی تازە دەرچووە تۆژنەوەیکی تازە دەرچووە دوایەوە سەپۆرتی نەکردووە لەسەر ئەم مۆزوعە بۆیە من دژی ئەوەم کە یەکێک تووشە بێ و نیشانەکانی بە سووکیان نیشانەکانی نییە ئەسڵەن ئەنتیبایۆتیک بەکاربێنی لەبەر چی شتێک دوای ئەوە لە لەشی خۆی مەناعەت دروستە بێ لەسەر ئەو ئەنتیبایۆتیک بەڵێ ڕێزستان بۆی دروستە بێ ئەو کاتەخوا نەخواستە ئەگەر پێویستی پێ بێ بۆ حاڵەتێکی تر بۆ نەخۆشیکی تر ئەو دەرمانە ئیش ناکات لەسەری بەدڵنیاییەوە ئەوە یەکێکە لە مەترسیەکان کە من پێشووتر کاک زۆر بەرنامی تایبەتم لەسەر ئەنتیبایۆتیک ڕێزیستانس کردووە نەک هەر لە مەوزوعی کۆڕۆنا لە هەموو بابەتەکانی دیکەیە بەداخەوە لە وڵاتی ئێمە بە چەند ڕێگایەکی هەندێکیان خەتای هاوڵاتی هەندێکیان بەداخەوە خەتای ئەستافی پزیشکی هەمومان ئەنتیبایۆتیک زۆر سەرف کراوە مەسلەی ئەوە بەڵام ئەوەی بمێنێتەوە دەرمانەکانی دیکە کە بتوێ باسی بکەیت. بەڵێ ئەیتر دکتۆر جان ئەگەرێنە بۆ سەر مۆزوعی پرۆتۆکۆل سەر مۆزوعی عیلاجی ئێمە لە سلەیمانی لە سەرەتاوە هەروەکو تیم ئیشەکەین باشە هەموو شتێک طبعاً بە سەرپرشتی بەڕێز دکتۆر هادی کە خاوەنی دوو بۆردە لەسەر ئەم مۆزوعە دەبڵ بۆردی هەیە لەسەر ئەم مۆزوعە بۆردی هەناوی بۆردی تایبەت بە بواری هەناسە ئیشی خۆیەتی ئیشی ئەو بەڕێزە ئەو بۆ نمونە ئیسا دکتۆر هادی زادەن لەگەڵ دکتۆر هادی دکتۆر هێرش حیدەر بۆ نمونە ئەوەی وەکو ڕئیس مقیمینی خۆمانە و سەرپرشتی لەژنەی ڕوبەڕوونەوەی کۆڕۆنە و سەرپرشتی لەژنەی علمیش لەگەڵمانە ئێمە مناقەشە ئەەکەین یعنی بەردەوام لەسەر بۆ نمونە گروپمانەیە لەسەر ڤایبەر جاری وایە کۆ ئەبینەوە لەسەر ئەم مۆزوعە مناقەشە ئەەکەین گروپشمانەیە وەکو جەنابەت ئەگاداری لەسەر فەیسبوک دائما مناقەشە ئەەکەین کەیسەکانی ئەوەی کە دەبینین ئێمە داینی لە فەیسبوک مناقەشە ئەکرێت لەسەرەوە ئێمە بەڕاستی تازەترین گایدلاین تازەترین پرۆتۆکۆل ئێمە لەگەڵەیە ئەڕۆین پرۆتۆکۆلی جیهانی واتە تازەترین پرۆتۆکۆلی جیهانی چارەسەرکردنی کۆڕۆنا کە پشتە بەستێ بە بەحسە نوێیەکان بەزەبەت لە سلێمانی بەکار ئەهێنرێت بۆ چارەسەری کۆڕۆنا لەو پەڕی دنیا تا ئەم پەڕی دنیا کامە نوێ بێ و کامە بەسوود بێ کە دۆزراوەتە ئێوە لەسەرەوە ڕەنگە هەندێک کەس کاوتۆ لای خۆیانەوە بە شێوەیەک بیرکەنەوە بڵێن کە ئەبینین نەخۆشێکیان بەداخەوە گیان لەدەسەدا بڵێ ئەگەر هاتە باو لە ئەوروپا بواە لە جێگەیەکی دیکە بواە نە ئەوان باشتریان لە ێزانی ئەوان دەرمانی باشتیانەدایە بەڵام ئایا پرۆتۆکۆلێک یا خاڵێکی چارەسەری هەیە لە وڵاتە پێشکەوتوەکان بەکاربێت و ئێوە بەکاری نەهێنن شتیوانە دکتۆر جان دڵنیاتەکەم وەکو بەڕێزت ئەگاداری بۆ نمونە سێ چوار ڕۆژ لەم و پێش بەگایدلانی و پرۆتۆکۆلی هی خەستەخانی ئیسترین ڤێرجینیا لە ئەمریکا دامنا لە فەیسبوک بۆ هەموو دکتۆرەکانی کوردستان ئەو پرۆتۆکۆلە 22 مانگ 22 پرۆتۆکۆلە دەرچووە بڵاویان کردوتەوە باشە ئێمە بۆ نمونە یەکسەر هێناومانە ئەم پرۆتۆکۆلە ئیتر خوێندومانەوە تەحلیلمان بۆ کرد تێگەلێم لەگەڵەیە چیشتی تازە هەیە ئێمە لەگەڵەیە و ئەڕۆین بەکار ئەێنین بەمەرجێک ئێمە مناقەشە ئەەکەین وەکو بەڕێزت ئەزانی
بەشێک لە گایدلاین پرۆتۆکۆل ئەوەی کە ئێمە ئەبێ لە سەریا بڕۆن بۆ علاجی نەخۆش پێ ئەوترێت بەشێک لە ئەوە کاتیگۆری سی بۆ نمونە پێ ئەوترێت ئەکسپرت ئەکسپریەنس سینیەر ئەکسپریەنس یعنی ئەزمموی شارەزا بۆ نمونە ئەزمموی پسپۆرەکە لەسەر ئەمۆزوعە بۆیە ئێمە وەکو بەڕێزت ئەزانی زۆر نەخۆش دەبینین لێرە و لەوەی لە هەموو شوێنەوەی کە خەستەخانیەوە کاک زۆر چەند قسە شەفەرمی لە هەر جێگایەک بە تایبەت بۆ نمونە هەر جێگایەکی دنیا هەبێ کۆمەڵێک پزیشکە کارەکەن لە بوارێکا لەگەڵ کۆمەڵی نەخۆشیە ئەوانیش بۆ خۆیان کۆمەڵی ئەزممویان بۆ پیا دەبێت کە دەبێتە زانست بۆ جێگە بەزەبت ئێستا وەکو بەڕێزت دەزانی چونکە ئەم مۆزوع تازەیە مۆزوعی کۆرۆنا لە کۆرۆنا تازەیە تا ئێستا بەحث بە شێوەی تۆژینەوە با بڵێن تۆژینەوەی فعلی واتە ریکەڤری ترا زۆر بەکەمی کراوە لەسەری زۆربەی ئەوانە ئۆبزەرڤیشنەڵ ستادی یعنی چییە دقەی دکتۆرەکە ملاحەزای دکتۆرەکە لەسەر ئەمۆزوع یعنی دکتۆر بۆ نمونە نەخۆشەکە چارەسەری دەکات بۆ نمونە بۆی دەرکەوت بۆ نمونە ئەوە باسی دەکەم ئەنتیبایتیک سوودی نیە بۆ نمونە ئەمە پێ ئەڵێن ئۆبزەرڤیشنەڵ ستادی لەسەر ئەمۆزوع واتە ئەزمموی پسپۆرەکە ئەوەی کە چارەسەری نەخۆش دەکات زۆر گرنگە لەسەر ئەمۆزوع ئەمە زائدەن پرۆتۆکۆلی جیهانی تێکەڵی یەکەین ئەپدەیت یەکەین هەرچی تازە هەرچی معلوماتی تازە باوەڕ بکە پرۆتۆکۆلی رووسیاشمان هێناوە باشە پرۆتۆکۆلی نیویۆرک بەکارمان هێناوە پرۆتۆکۆلی ئۆکسفۆرد بەکارمان هێناوە تێکەڵ یەکەین بەڵام بە پێی ئەکسپریەنسی خۆمان بە پێی ئەزمموی خۆمان کامیان بۆ نەخۆشی خۆمان ئەگونجێ زیاتر نەجاحەتی هێناوە ئێمە بەکارین لەبەرچی شتێک خاڵێکی زۆر گرنگەیە دکتۆر گیان هاوڵاتی ئەمریکا وەکو هاوڵاتی کورد نییە وەکو هاوڵاتی ناوڕاست و جنوب عێراق نییە بۆ نمونە وەکو هاوڵاتی ئێرانی نییە ئەوە نابێت لە بیرمان بچێت بۆ نمونە ڕێژەی مردن لە سەرتاوە لە نیویۆرک بۆ نمونە زۆر بووە پێ ئەوترێت ئەو کاتە دێرتی ئێریە باشە تا ئێستا ئەمڕۆ ستاتستیکم خوێندوتۆ لەسەری ئەڵێ لە سەدا تقریبان 6.5 بوو لە ئەخیر 42 ویک یعنی 42 هەفتە ڕێژەی مردنەکە زیای بووە لە ئەمریکاش لە بیرمان نەچێ ئەوان جگە لەوەی کە هاوڵاتی ئەوێ جەنێتیک دەورە بینی بۆ نمونە جەو و کەش و هەوا دەورە بینی بۆ نمونە شتێکی تر هەیە دکتۆر گیان هاوڵاتی کورد بە شکلی عام بۆ نمونە وەکو ئەوان نین لە ئێرانەوە بۆ نمونە لە ئەمریکا زیاتر بەکارهێنانی مخدرات دەرمانی مخدرات زۆریان هەیە بۆ نمونە نەخۆشی ئێدس زۆریان هەیە لەوێ جگە لە شتێکی تر دیکە بۆ نمونە تێگەلم جۆری خواردنی ئەوان فەرق و جیاوازی هەیە تێگەلێم ئەمان نابێت لە بیرمان بچێت بۆیە تۆ یەکێک بۆ نمونە ئەڵێ ئێوە بۆ نمونە پرۆتۆکۆلی نیویۆرک بەکاردێنن یان پرۆتۆکۆلی جیهانی بەکاردێنن کەچی ڕێژەی مردن هەر زۆرە بۆ نمونە کەم نەبووە تۆ فەرقی چییە کاکە لەبەر ئەم مۆزوعە فەرق و جیهانی جگەلەوە دکتۆر گیان بەپێی پێداویستی و بەپێی ئەو شتانە کە ئەڤیلەبڵ لای خۆمانە بەپێی ئەو دەرمانانە و پێداویستەکەمان ئەوە کە لای خۆمان هەیە بۆ نمونە ئێستا ئەچێتە سەر ئیتالیا ئەچێتە سەر ئینگلتەرا بۆ نمونە ئەچێتە سەر ئەمریکا بەشی چاودێری ورد هی ئەوان هەرچنێک وڵاتی پێشکەوتو بەشی نەکردووە تێگەلێم ئیتر ئێمە باسی وڵاتی پێشکەوتو دەکەین لای خۆمان لە وڵاتی پێشکەوتوەکانیش چاودێری چڕ و هەناسەدانی دەستکرد کەمە زۆر کەمە دکتۆر نەخۆشیە بزەبت کەس حسابی ئەوەی نەکردووە ڕۆژێک لە ڕۆژان پێویستی بەو عادەدە دەبێ بۆ نمونە تێگەلێم چونکە پێشتر ئەم کەراساتە ڕووی نەیاوە لە وڵاتی پێشکەوتو بۆیە پێشبینیەکیانی هەبوو وتیان ئەم نەخۆشیە مادام بڵاو بۆتەوە لە وڵاتانە بە تایبەت ئینگلتەرە و خۆتەزانی ئەو کاتار سەرروکی وەزیرانی ئەوان باسی ئەوەی کردووە وتی ئامادان بۆی ئەوە کە سوکارتان و خۆشەویستەکانتان بزەبت چونکە خۆی ئەزانی فریا ناکەون لەسەر ئەم مۆزوعە بزەبت کاک دکتۆر زۆر باشە کاک دکتۆر ڕەنگە لە وڵاتانی دیکەش نەکرد کوردستان ئێستا ئەگەر بەریتانیا بگری یوکەی پرۆتۆکۆلی چارەسەری خۆی و ئەزمموی خۆی هەبێت جابێ لە ئەمریکا جابێ لە رووسیا جابێ لە وڵاتێکی وەکو چین واتە ئەمە نامۆنیە ئەمە شتێکی ئاساییە وەک باست کرد نەخۆشیەکە تازەیە تاوەکو ئەوەی کە بە تەواوی چارەسەر و بنەمای زانستی و متابعەوە کە کۆتایی پێدێت کە ئەمە بەم شێوەیە سوودی هەیە ئەو کاتە دەبێتە شتێکی جیهانی دەچێتن ئەو کتێبەکانەوە ئێستا هەر کەسێک هەوڵ دەدا چی بکات باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هەوڵاتیانی خۆی زۆر باشە کاک دکتۆر ویستم لەسەر دەرمانێکی دیکە قسە لەگەڵا بکەم دەرمانی دیکادرۆن دێکسامیسازۆن کە ستیرۆیدا کەم دەرمانە بۆی تا ڕادێ ڕوون بێ لای هاوڵاتیان دەرزیەکە لەوانی کە زۆر بۆ پەتا بەکاردەهات من ناڵێم ئەوە زانستی بووە زانستی نەبووە بەڵام ئەم دەرزیە نەک بۆ پەتا بۆ چەندین نەخۆشی دیکە بەکاردێ دەرمانێک نییە بڵێم دەرمانی فلان نەخۆشی ئەم دەرمانە ئیشەکات ئەو ئیشە لە کام نەخۆشی پێویست بەو ئیشە بوو بەکاری دێنی دەرزی دیکسا دوای ئەوەی کە لە بەریتانیا بەحسێک دەرچوو ماوەیەک پێش ئێستا دەرکەوت کە ئەو نەخۆشانی باری تەندروستیان
ناجێگیر دەبێت پێویستیان ئۆکسسیژنیان دادەبەزێ بەکارهێنانی دەرزی دیکسامی سازۆن سوودی لێ بینجێ و ڕێژەی مردن کەم دەکاتەوە لەو کاتەوە لە کوردستانیش ئەوەی لە نەخۆشخانە و پزیش بەکاری دێنێ قەینا بەڵام دەبینین هاوڵاتیان زۆر بەکاری دێنن وای لێ هاتووە کە چۆن ئەڕۆم شتێک لە سۆپەرمارکێتێکم بەڵام ئەو دەرزێم بنێ ئەمە تا چەند سوودی هەیە ئێوە چۆن بەکاری دێنن چ کاتێ بەکاری دێنن و ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان زۆر سپاس بۆ ئەم پرسیارە بەڕاستی زۆر گرنگە ئەم پرسیارە دیکسامی تازۆن وەکو دەرمان ئیش ئەوەی وەکو جەنابەت ئەزانی بەرگری لەش ئینسان کەمی ئەکاتەوە زائدەن لەسەر مۆزوعی حساسیە ئیشەکات جاری وا لەسەر مۆزوعی تونیهەناسی و تەسبوونی خەسەبات ئیشەکات ئەم دەرمانە هەرچێنێک سوودی هەیە لە هەمان کاتە مزاعفاتی هەیە و زۆر خەتەریشە یعنی تۆ ئەو دەرمانە بە تایبەت لە مۆزوعی کۆرۆنا نابێ بە عشوایی بەکار بهێنرێت بەڕاستی تێگەلێم بەپێی بەحسی ئەوەی کە لە تۆژینەوەی ئینگلتەرەوەی کە دەرچوو زائدن گایدلانی ئەمریکی ئەوانە هەرچەنێک فەرق و جیاوازیان هەیە بەڵام لە یەکشتی ئەوانە ڕێکەوتون نەخۆشەکە ئەگەر لە حاڵەتی سووک بوو سەرەتایی بوو هیچ نیشانەکانی نەبوویان بەتایبەتی لە سەرەتای نەخۆشیەکە بزەبت نابێ بەکاربێنی باشە نابێ بەکاربێنی ئیتر دوای ئەوە خوا نەخواستە ئەگەر ئێمە پیاڵێن پرۆگرەشنی کردووە یعنی بە قورستر گرتوێتی نەخۆشەکە ئەبێ لە ژیر چاودێری پیزیشکە ئەو دەرمانە بەکارهێنرێت نابێت ڕێژەیە کە پزیشکەکە بۆ نووسێ بزەبت جۆرعی دەرمانەکە ڕێژەکەی کاتەکە چ کاتێک پێویستە چ کاتێک پێویست نییە ئایا دەرمانەکە پێویستەکە دەستکاری بکرێت یان نا بۆیە نابێت نەخۆشەکە یان هاوڵاتی خۆی بچێتە بۆ سایتەلیا بۆ نمونە دەرمانخانە خۆی داوا بکات و بەکاربێنی هەرچێنێک سوودی هەیە مزاعفاتی هەیە بەپێی ئەو تۆژینەوەی تازە ئیسترین ڤێرژینی ئەوەی گایدلانەکەی ئەوان باسی ئەیان کرد ئەڵێست لە سەرەتاوە ئەگەر نەخۆشەکە پێویستی پێ نەبوو ئەمە بەکاربێنی بەرگری جسمی ئینسان کەمی ئەکاتۆ ئەگەر یا ڤایرۆسەکە لە ناو لەشی ئینسان زیاترە بێ واتە خەتەرتر دەبێ وەزعەکە خراپتر دەبێ باشە بۆیە ئەبێ لە ژێر چاودێری پزیشکی بەکاربێنیت دکتۆر خۆی بریار بدات کەی وچی نەخۆشیێک ئەوە بەکاربێنی دۆزەکە چۆنە نابێت نەخۆشەکە هەر لە خۆیە و چێتە داوای ئەم دەرمانە بکات لە دەرمانخانە بەڵێ کار دکتۆر زۆر باشە کاک زۆر بە ئەزمموی جەنابتان کە خۆتان لێرە لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا بەکارتان هێناوە وەڵامی باش بۆ نەخۆشەکان ئەو گرنگی هەیە بۆ کە باز دەکرێت بەڕاستی دکتۆرجیان مۆزوعێکی زۆر مهم هەیە ئەم مۆزوعە ئەمێ باسکەم پێش ئەوەی وەڵامت بدەمێ ئەم مۆزوعە ڕەبتی بە هین و نییە یعنی ڕەبتی بە گایدلاینەوە نییە با بڵێن ئێستا نەخۆشی کۆڤید مردنی هەیە بمانەوێ نامانەوێ مردنی هەیە چارەسەری بۆ ئەکەیت چارەسەری بۆ ناکەیت هەر مردنی هەیە باشە هەنی نەخۆش لە سەرەتاوە لەگەڵیان هەبیت باشە ستێپ بای ستێپ لەگەڵیانە ئەڕۆیت باشە بە عیلاجەوە و هەموو شتێک و وەکو گایدلان وەکو پرۆتۆکۆل هەر ئەمرێت لەبەرچی شتێک تا ئەم دەقەیە تا ئەم لەحزەیە عیلاجی تایبەت بە کۆڤید 19 تیانە نەک ئێرە لە هەمووی جیهاندا باشە بەڵام ئێمە نەخۆشەکە سیرۆید بەکارمان هێناوە ئێمە پێش ئەوەی تۆژینەوەی ئینگلتەراوەی کە دەرەچێ و باسی دیکسامی تازۆنی یەکەن ئێمە بەکارمان هێناوە پێشەوەی بەحسەکەش بڵێ ئەم دەرمانە چاکە بۆ کۆڕنایەوە بەزەبت ئێمە بەکارمان هێناوە لەسەر چی ئەساسێک لەسەر ئەساسی پرۆتۆکۆلی نیویۆرک ئەو کاتە پێش ئەوەی تۆژینەوەی ئینگلتەرا بڵاو بکرێتەوانێ گایدلاین و پرۆتۆکۆل نیویۆرک بەدەستمان بووە ئەوان بەکاریان هێناوە بۆیان دەرکەوت کە مۆرتاڵەتی و ڕێژەی مردن بەم دەرمانە کەم بۆتەوە ئێمە بەکارمان هێناوە بەڕاستی سوودی هەیە دکتۆرجیان ڕسپۆنسیان نیاوە خەڵک بە دەرمانەکە بەڵام تۆ وەکو من باسم کرد بۆ جەنابەت ئێستا لە سەدا دوو تقریبان ڕێژەی مردنەکە لە کۆڕۆنا با بڵێن باشە لە سەدادا بە قورسی ئەیگرن تێگەلێم لەو سەدادەیە تێگەلێم ناڵێم هەمویان سوود دەبینن لەم عیلاجە و لە دیکسامی تازۆن بەو عیلاجە چاکە بن نا هەنێکانە هەر ئەمرن بمانەوە نامانەوەی سەبەبەکە چییە دکتۆرجیان نەزانراوە بەڵام تۆژینەوەیکی تازە باسی ئەوەی کرد ئەڵێ ئەوەی کە هەموو عیلاجەکە بە پێی پرۆتۆکۆل ئەوەی بەدەستمان وەریەگری و هەر ئەمرێت سەبەبەکە ئینسان خۆیەتی کە لە ناو لەشی خۆی جیناتی خۆی کێشەی تایە بۆی ئەوە بەگری خۆی هێرش دەکات لەسەر بۆ نمونە خانەکانی سیەکانی و ئینسانەکە ئەکوژێت باشە بۆیە ئەو کاتە دەسەڵات نییە بەڵام وەکو ئێمە پێڵێن فیدباک یعنی نەخۆشەکە ئەم عیلاجە کە بەکارمان هێناوە ڕێژەی مردن کەمی کردووە بەڵێ کەمی کردووە کاک دکتۆر زۆر باشە کاک دکتۆر چەند خولەکێکی کەممان لە کاتی بەرنامەکەماوە بەڵام ئەمەوێ لەم چەند خولەکەیە بە کورتی باسی هۆکارەکانی مردن بکەین لە کۆڕۆنایە تا ڕادەیەکە مەلای هاوڵاتیانیش ڕوونیە بۆ نمونە نەخۆشمان هەیە، دوای ئەوەی بە کۆڕۆنا تەشخیص کراوە و داخڵ کراوە لە نەخۆشخانەکان، 100 و 100 کەس 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 100 و 100
دیارە کۆڕۆنا کۆمپلیکیشنی هەیە وەک جەنابەت ئاگاداری ڕووداوی نەخوازراوی هەیە کۆمەڵە گرفت لە نەخۆشەکە دروستەکە ڕەنگە ئاسنی بەرز بکاتەوە خوێنی خەس بکاتەوە بۆ نمونە گرفتی دیکە هەناسەی تون بکە توانایسیەکانی کەم بکاتەوە ئایا تەنها هەموو نەخۆشەکانمان تەنها بە کەمی ئۆکسسیژین و تەنگە نەفەسی و وەک دەڵێ ڕێسپارەتی دیسترس ئەمرن RDS ئەمرن یاخود نەخۆشمان هەیە بە هۆکاری دیکە ئەمرن بە کورتی کەوزز ئۆف دێز هۆکارەکانی مردن لە کۆڕۆنایە چییە؟ باشە دکتۆر جان زۆر باشە من دووشتم هەیە لەسەر مۆزوعە بڵێ باسی ئەوە دەکەم هۆکارەکانی مردن چییە و چۆن ئەتوانین مردن ڕێژەی مردن کەمی بکەینەوە لە ئەوەش خاڵێکی گرنگە باش هۆکاری مردن سێ هۆکاری سەرەکی هەیە بە پێی گایدلانی ئەمریکی و موقعی وێبسایتی ئەپتودیت وەکو بەڕێز ئەگەداریت هۆکاری سەرەکیەکە چییە؟ یەکەم شت هایپەر ئیمیون ریاکشن واتە بەرگری لەشی ئینسان خۆی بە قووەت و بەتوندی هێرش دەکاتەوە لە سەرسیەکان بەزەبت بەڵام بە شێوەی ئاسایی نییە یعنی زیاتر لە حەدا ئیشەکات وەک نەخۆشە ڕۆماتیزمیەکان بەزەبت ئافرین دووهەمین شت هایپەرکەوەگیۆبڵ ستێتەس واتە خوێنی ئینسان خەستە بێتەوە ئەمەش ئەگەری جەڵتەی سیەکانی دروستە بێ و ئەگەری جەڵتەی مشک بۆی دروستە بێ جەڵتەی گورچیلەی بۆی دروستە بێ بۆ ناو چەندین کەسێکمان چەندین نەخۆشێکمان دیوە لە ناو خەستەخانە و لە دەروی خەستەخانە بەوە ئەمری خۆیان کردووە بە جەڵدە ئەمری خۆی کردو بەڵام سەبەبی جەڵدەکە چی بووە؟ کۆرۆنە بوو خوێنی خەستەکاتەوە خوێنی خەستی کردووە دوای ئەوە بەهۆی خەزبوونی خوێنەکە ئەمری خۆی کردو توش جەڵتە بووە سێهەمین هۆکار نیمۆنیە واتە هەوکردنی سیەکان باشە ئەمەش ڕووی دەدات لا نەخۆشەکە بە تایبەت ئەگەر بە تەمەەن بوو نەخۆشەکە دەرمانی ستیرۆید وەرەگری ئەگەر لە ماڵەوە بە غەڵەت ستیرۆیدی وەرگرتووە چونکە خۆت وەکو بەڕێزت ئەزانین دەرمانی ستیرۆید وەکو دکسامیتازۆن بەرگری لەش ئینسان کەمی ئەکاتەوە ئەگەری هەیە معڕەزە بێ بۆ ئیلتیهابی بەکتری باشە لەواچ ئێمە پێڵێن سەکندەری بەکتریال ئینفەکشن ئەمەش هۆکاری سەرەکی بۆ مردنی نەخۆشەکە لە کۆرۆنا ئەم سێ خاڵە سەرەکیەکە ئەگەرێنە بۆ مۆزوعی دووهەم دکتۆر زۆر باشە ئەوەی کە جەنابەت باست کرد بە کورتی چی بکرێت بۆ ئەوەی ئەم ڕێژە زۆرەی مردن کە ئێستا دەیبینین بە کۆڕۆنا کەم بکرێتەوە بەڵێ دکتۆر من ئەوە دەمێکە باسم کردووە ڕێژەی مردن لە سلێمانی و لە هەموو کوردستان بەدەستی خۆمانە ئەتوانی کەمی بکەینەوە کە ئەڵێن بەدەستی خۆمانە بەدەستی فیزیک نییە بەدەستی هاوڵاتی چەند خاڵێکمانەیە لەسەر ئەمۆزوع طبعاً وەکو دەڵێن خۆپارێزی لە چارەسەرکردن باشترە ئەمە یەکەم شت واتە بەکارهێنانی ماسک باشە لەگەڵ سۆشیال دیستنس ئەمە زۆر گرنگە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی بزەبت یعنی تۆ نەخۆشێکمان هەیە بۆ نمونە عائلەکەی بە کاملی تووشی کۆڕۆنە بوو لە بەر شتێک بەشداری تەعزیە و پرسەیان کردو تێگەلێم هەنێکیان وەزعی زۆر خراپە ئێستا ئەمە یەکەم شت دووش ئەبێ لە هەموو خانوویەک لە سلێمانی لە هەر ماڵێک لە سلێمانی جیهازی فەحسی ئۆکسسیژین واتە پەس ئۆکسیمیتەری هەبێ ئەمە زۆر گرنگە ئەم جیهازە جاری وایە نەخۆشەکە بێ هیچ نیشانەکانی کۆڤید و کۆرۆنا فەحسی بۆ ئەوکەی سێری ئەەکەیت ئۆکسسیژنەکە دابەزیوە لە سەدا 90 خۆشی لەواچێ نازانی بەرکەوتنی هەبوویان نەبوو باشە بەوە ئەمە پێ ئەڵێن سایلنت هایپۆکسیە واتە کەمبوونی ئۆکسسیژین بێ ئەگەداری کردنەوە بە کورت و کوردی ئەمە وەکو تەرجمەی بە کوردی ئەم جیهازە زۆر گرنگە لەو دقەیە ئەبێ سەردانی دکتۆری بکات بەکارهێنانی ماسک خۆی نەخۆشەکە یان ئەگەر یەکێک کەرنتینی هینە بەرکەوتنی ئەبێ خۆی کەرنتینی بکات دوورکەوتنی کۆمەڵایەتی بەزەب دوورکەوتنی کۆمەڵایەتی بەکارهێنانی ڤیتامین وەکو ئێمە کە باسمان کردووە ئەم چەند خاڵە ئەگەر خەڵک پابندی پێوەیە بوون ڕێژەی مردن دڵنیاتەکەم زۆر کەمە بێتەوە دەستێمانی لە کوردستان بەزەبت زۆر باشە دکتۆر سامان فەیلی پزیشکی پایە بڵندی هەناوی هەروەها پزیشک لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا زۆر سپاس بۆ ئامادەبوون سەرچاو زۆر خۆشحاڵم دکتۆر زۆر خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارێشمان کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن.